ژمارەی قوربانیان زۆرە و تابوتەکان ڕیسکراون. کارمەندێک هاوار دەکات و ناوی ئەوانە دەخوێنێتەوە کە گیانیان لەدەستداوە. ئاگرەکەی کووت لەکوێوە سەری هەڵدا. بەرەبەیانی ئەمڕۆ ئاگرێک لە کووت کۆتایی بە ژیانی دەیان کەسێنە و تا دێت ژمارەی قوربانیانیش بەرزتر دەبێتەوە کە لە نێویاندا ژن و منداڵ هەن کە سوکاریان چاوەڕێی تەرمەکان و تابوتیان لەسەر یەک هەڵچنیوە و هەریەکە و شیوەن بۆ مەرگی ئازیزێکی دەگێڕێت. بەرەبەیانی ئەمڕۆ ئاگرێکی گەورە لە هایپەرمارکێتێکی شاری کووت کەوتەوە و تیمەکانی بەرگری شارستانی و فریاگوزاری ڕایان گەیاند بەهۆی گەورەی ئاگرەکەوە. هەوڵەکانی کوژانەوەی ئاگرەکە و گەیشتن بەو کەسانی لە نێو باڵەخانەکەدا گیریان خواردبوو زۆر سەخت بووە کە لە نهۆمی دووەمی باڵەخانەکەەوە ئاگرەکە دروست بوو، بەڵام توانیویانە 45 کەس ڕزگار بکەن کە لە باڵەخانەکەدا گیریان خواردبوو. بەیانی ئەمڕۆژ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق عەبدولئەمیر شەمەری وەزیری ناوخۆی عێراقی ڕاستپات کە خودی خۆی بچێتە شاری کووت و لە شوێنی ئاگرەکە ئامادە بێت بۆ ئەوەی لە نزیکەوە بە دوواداچوون بۆ ڕووداوەکە بکات. لە بەیاننامەیەکی فەرمیشدا وەزارەتی ناوخۆ ڕایگەیاند کە 61 کەس لە ڕووداوەکەدا گیانیان لەدەستداوە، بەڵام 14 تەرم بە تەواوی سوتاون و ناسنامەیان تا ئێستا دیار نییە. ڕووداوەکە هێندە کارە ساتبارە کە سوکاری قوربانیەکان چەندین تابوتیان لەسەر یەکتری هەڵچنیوە و چاوەڕێی تەرمی ئازیزانیان دەکەن و هەرێکەوە بە شێوەیەک شیوەن دەگێڕێت. زوو کارمەندێک دێت و لە نێویاندا ناسنامەی ئەو کەسانە ئاشکرا دەکات کە لە ڕووداوەکەدا گیانیان لەدەستداوە و کە سوکاریان بانگ دەکات تا بێن تەرمەکان ببنەوە و ئۆتۆمبیل هەیە چەندین تەرمی لەسەر ڕیسکراوە. هاوکات محەممەد جەمیل مەیاحی پارێزگاری واست بۆ ماوەی 3 ڕۆژ ماتەمینی گشتی لە پارێزگاکەدا ڕاگەیاند بۆ ڕێزگرتن لە قوربانیانی ئەمڕۆداوە دڵتەزێنە و ئاماژەی بەوەش کرد لێکۆڵینەوە لە هۆکارەکانی ئاگرەکە دەستی پێکردووە و ئەنجامە سەرەتاییەکان لە ماوەی 48 کاتژمێردا بۆ ڕایگشتی ئاشکرا دەکرێت. هەروەها سکاڵای یاسایی لەسەر خاوەنی باڵەخانەکە و خاوەنی مۆڵەکە و هەموو ئەو کەسانی کەم تەرخەم بوون لە ڕووداوەکەدا تۆمار کراوە و جەختی لەوەش کردەوە کە هیچ چاوپۆشیەک لە کەم تەرخەمیەکان ناکرێت.